تانكەکە هێزن حکوومەتە سووریەیە. تاخا شێخ مەخسوود ئا کوردنشین تۆباران دکە. ڕۆژە دشەمێ پاش نیڤرۆ شەڕ و پەفچوند ناڤەرە هێزن ئەساییشێل هەردوو تاخên ئەشرەفیە و شێخ مەخسوود و هێزن حکوومەتە سووریێل دەردۆرە هەردوو تاخان دەرکەتبوون. لە گۆری ڕێڤەبەریە هەردوو تاخان حکوومەتە سووریێ سەربازên خۆش ڕێبەندا شیحان ڤەکشاندبوون و پاشێ ڕێبەند تۆباران کردبوون و ئەنجامێدا دوو ئەندامên ئەساییشێ بریندار بووبوون. لە ئالیێ هەرێما دووارە شیحان فەسیلەیên çeteyên girêdayî artêşa Sûriyê êrişekî li ser hêz nuqteya hêza ewlehiya hundirîn pêk anîn her wiha di encamê wê êrişê de di endamên hêza ewlehiya hundirîn birîndar xistin. Piştî wê jî di saetên şevê de her wiha hew êriş yanê bi temamî derdûrê hemû taxên Şêx Mexsûd û Eşrefiyê êrişekî pir hûv li ser taxa Şêx Mexsûd û Eşrefiyê pêk hat. Ji ber wê jî encamê êrişê da sîlehên û tankên giran hatin bikaranîn li ser gelê sivîl ya taxa Şêx Mexsûd û Eşrefiyê. ئەنجامە شەڕێک و دەردۆرە سێ دەمژمێران دۆمان دەبوو هەژمارە کەس بوون قوربانی. لە گۆری چاافکانیان سەر برێڤەبەریە خۆسەرڤە لە تاخên کوردنشین کەسێکی ژیانە خۆش دەستدایە. 19 کەسên دنجی بریندار بوونە. لە گۆری چاافکانیان سەر حکوومەتێ لە تاخên لەژێر کۆنترۆلاوێ دوو کەسان ژیانە خۆش دەستدانە 15 کەسژی بریندار بوونە. چاافکانیان سەر حکوومەتە سووریە دەبێژن کە هێزن وان ڕاستی ێریشێ هاتبوون. لێکۆلەر هومام عیساش باژارێ حەلەبێ ji ڕووداوێرە ئاخەوی. قصة المتمركزة في حي الشيخ مقصود والأشرفية هسادك ولتاخن شيخ مقصود وأشرفية الحلب جه جرتيا إريشي ريبندن أولكاريا گشتيين لدردورا باجير كر. پشتی شر و پفچونی که چند دم جمیران دومان دبون وزارت پاراستن یا سوریه و هساده ریورزین آگربستین درخستن. چمکی دانستاندن دناورا پارزگار حلب عظام غریب و هیزن کردیین لتاخن اشرفیه و شیخ مقصود هاتن کرن و گهیشتن آرام کرنا روشه. نها دانستاندن دناورا هر دو آلیان دا بردوامن دا که بگهجن آرامیه که دومدار. وتم الوصول إليه تهدئة الوضع. لێ پارتیên سەر برێڤەبەریە خۆسەرڤە ئالیەکی ناوهەرێمی بە دەرخستنا شەر تۆهمەتبار دەکەن. ڕاستی هەر جارێکە گۆ ئەم وەکە ڕێڤەبەریە خۆسەر گۆ ئەم دوخەوان وەکە قەسەدی هێزی سووریا دیموکرات گۆ گابنە بەر شامێت ئەم دابێژن ڕاستی دەولەتە تێرک ڕایداری خوا دەستوردانی تێدەتکی دخوازی گو ئەv پەیمانە ئاداری ڕاستی تێگوبی. هەر جارێکە گو ئەم بسەر هەردەچن ئەوژی بە ئەرکێ خۆی خراپ ددنە مەشاندن و دخوازن گو ئەv پەیمانە ئاداری بتمامەتی وەکەتبێ وەری ڕوخاندن. بە دەرکەتنا شەڕ و پەفچوونان ڕا هەن هۆزێن دەردۆرە حەلەبێ سەفەربەریە گشتی لە دژی هەسەدێر ڕاگەهاندن. دیمەنێکی کۆ ئێریشا بۆ سەر پارێزگەها سوێدایە یا دروستنشین لە بیرە خەلکێتینە. ji ئەنجاما شەڕ و پەفچوونان ژی هەژمارێک نیشتەجییان مالên خوا بجێ هشتبوون و بەر و ناوچەین ئارامتر چووبوون. حسێن عومەر ڕووداو